کۆتایی خلافەتی داعش سەرکەوتنی ڕۆژ ئاوا و پرسی کورد لە سووریا سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. بە ئازادکردنی باغۆز لە ڕۆژهەڵاتی سووریا هێزەکانی سووریا دموکرات کە زۆرینایان هێزەکانی کوردی یەپەگە و یەپەژەن بە تەواوی کۆتاییان هێنا بە خلافەتی داعش. ئەم سەرکەوتنە کە لە جیهاندا وەک دەرەنجامی ئازایەتی گەلی کورد و ڕنگدانەوەی خواست و ئارەزووی ئەوان بۆ ئازادی، دموکراسی و دژایەتی توندوتیژی دەبینرێت، چەند دەتوانێت کورد لە دەستدرێژی و هەڕەشەی نەیارە بە هێزە ناوچەیەکانی بپارێزێت. کورد لە سووریا و ئەزموونی ڕۆژئاوا لە ئەمڕۆ بەدواوە لە بەردەم چ مەتەرسی گەلێکدان؟ چەند ئەو دەسەڵات و وڵاتانی کە خۆیان باوپەیمانی کورد دەزانن لە شەڕی دژەترۆ و داعش ئامادەن لە ئەگەری سەپاندنی شەڕ بەسەر ڕۆژئاوادا لەلایەن تۆریزمی دەوڵەتی ناوچەییەوە یارمەتیدەری کورد بن. ئازیزان، بۆ باسەرم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوێمان لەگەڵ دەبێت. لێرە لە ستودیۆ هاوکای ڕۆژنامەوانمان ساڵات تەمیجار و لە ڕێگای سکایپەوە لە ئەڵمان ئەمار گوڵی ڕۆژنامەوان لە ناوەندی نۆچە و شرۆڤەی ڕۆژ. بە خێرهاتنی هەردوومیان بەرامە دەکەم و لەسەر ئزنتان لەگەڵ کاک ساڵح دەست پێ دەکەین. کاک ساڵح، ئەوەی کە بینیمان کۆتایی خلافەتی داعش بوو و ڕێزگردن لەو سەرکەوتنە و سەرۆکانی جیهانیش زۆربەیان هەروەها دەسەڵاتای ناوچەیی و خەڵکانیش بەرەو پیری ئەو سەرکەوتنە چوون. بەڕای ئێوە بە کۆتایی داعش کورد ئێستا لە سووریادا چ پێگەیەکی هەیە؟ سپاس کێشاد، بڕاستی ینی پرسەکە گەلک مەزن دەوێ دەربارەیدا هەیە. تێکچوونە داعشێ لە هەرێمێ هەندێک ینی ڕاستە لەسەر ئاستا لەشکێری ئیرۆ لە باغۆزێ داعش تێک چوویە لێ پرسا مەزن ئەوە گەلۆ بڕاستی بیر و بۆ چوونە داعشێ ئیدئۆلۆژیە داعشێ تێک چوویە لە هین مایە لە تەرسی ڕاگەهاندنین لەشکێری لە تەرسی ئەو پیرۆزباهەیەن کۆ دەبن گەلک شیرۆڤەکار حتا سەرکردە وڵاتێن دەرڤەژی دیار دەکەن کو داعش بۆ ئیدئۆلۆژیە خوا هین مایە ڕەنگە لە باغۆزە تێک چوویە لە جهەکی دین دیسا دیار بێ باوەکی نەبهێزتر بە بەهێزتر بە ینی بە فۆرمەکەدن لە جهەکە دژی دیار بە دیساژی ئەv گاڤەهان ینی تێکچوونەوان لە باغۆزێ شکستەکە مەزنە ji بۆ داعشێ یعنی ئیرۆ ئەو خلافەتە داعشێ یا پراتیکی لەسەر عەردێ یا کۆ بەری چەند ساڵان ینی بوو 4-5 ساڵی وانە لە ڕەقایێ و لە مۆسڵێ ڕاگەهاندن و ئەو قاس هێز و شیانên wanê leşkerî û ew qas xelk pêşwaziya wan kir li herêmê li van navçeyan ew îro nemaye lê cardin me got pirsa mezin derbarê mayîna Daişê û parastina vê serkeftina han de ye Kurdan jî her derbarê pirsiyara te da roleke gelek mezin di şikestina Daişê da lîst dîsa pirs di derbarê Kurdan de jî ew gelo تا کیجان آسته کرد دکارن و سرکفتنی بپارێزن پاراستنا شکاندن و تکبرنا داعش لهرمی او وجبوان بهتر بسوده بیج بو خلکی بهتر خدمت خلکی بکی اگر اف پرس در کفه هولی بیجه کی او بین پاراستن این پاراستن جاره که دیجی پاراستن وانجی دیسا گریدای به ماینا امریکا لهرمی اگر امریکا لهرمی نمینه پاراستن وانجی گلک پرس در کفن هولی لدوروی گلو و شرکه بکن و قناغا پشتی داعش لگل کبن گلو بآلی رژیما بشار اسد رژیما سوری دا بچن گلو لهفکرنا که رنگی که لهفکرنا لگل روسان شکن لگل ترکیه بکن پرس گلکن دوی درباری دا پشتی قناغا تکشونا داعش همی گریدای به هبونا امریکا و ماینا وانا لهرمه زۆر چاکە کاک عەمار ئەو بەحسە کە ساڵ ئاماژەی پێدەدا ئەوەی کە ئەمریکا ئەمێنێتەوە یان نا دیارە چەندین مانگە جێمشتومڕە و نیگەرانی دروست کردو بۆ کوردەکانی پێی ئەو هەڕەشانی کە تورکیا دەیکا راپۆرتێک بڵاو بۆتەوە لەلایەنی ئاسایشی نیشتمانیەوە لە ئەمریکادا کە ئاماژەیەکی مێژوویەکە بە 5 ساڵی ڕابردوو و شێوازی هاوکاریگەلێک کە بووە لە نێوان هەندێک لایەن و بەرپرس و
دەسەڵات لە تورکیادا لەگەڵ ئەو کەسانەی کە لەگەڵ داعش ئیشیان کردووە چ لە بواری سەربازیەوە چ لە بواری ئابوووریەوە و با بڵێن پشتگیریان لێکردوون. ئەمە لە پەیوەندی لەگەڵ و پرسیار کاک ساڵح پرسی ئەگەر کەواتە ئەگەر ئەو راپۆرتە بکەینە بنەمایەک بۆ ئەوە کە جۆرێک هاوکاری بووە لە نێوانی لایەنێک لە تورکیادا لەگەڵ داعشدا ئەم کۆتایی هاتنەی ئێستەی داعش ناتوانێت کۆتاییەکی با بڵێن کاتی لە قەڵم بدەین؟ لە ڕاستیدا ئەو راپۆرتە کە بڵاو بۆتەوە من هێشتا چاوم پێ نەکەوتەوە بەڵام بەو شێوازەکەیەوە ئاماژەتان پێدا هاوکاریکردن لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسیەوە لە نێوان تورکیا و خلافەتی ئیسلامی داعش شتێکی شاراوە نیە ینی بە ئاشکرا راپۆرتی بۆ نمونە من نمونەیەکی کورتان بوو باس بکەم بۆ نمونە راپۆرتی خودی پارلەمانی تورکیا هەیە ساڵی 2014 کە پرس کراوە لە وەزارەتی دارایی کە چەندە هاتوچووی بازرگانی بووە لە نێوان تل ئەبیەز و ئەو دیوی سنوور کە دەکەوێتە تورکیاوە راپۆرتەکە وەڵامی داوەتەوە لە مانگێکە 30 ملیۆن دلار یعنی 30 ملیۆن دلار ئاڵوگۆڕی بازرگانی بووە تەنیا لە سنوورێکی بچووک وەکو تل ئەبیەز باقی سنوورەکانیشتر بۆ خۆتان هەڵی سەنگێنن کە چۆن بووە بابەتی نەوت دێتە وەسەتەوە ئەمە خۆی لە خۆی داشتێکی شاراوە نیە ئەو هەستە شاراوانەیە کە داعش بووی لە تورکیا بۆ گواستنەوەی هێزەکانی ئەمانە هەمووی ڕوونە لە ڕاستیدا بۆ ئەوەی کە بزانین ئایا دوای ئەم قۆناغا چی ڕووەدا ئایا کاتی یا کاتی نییە ئەبێ یەکەم هەڵسوکەوتی ئەو وڵاتانە کە ڕۆڵێکی سەرەکیان بووە لە پشتیوانیکردنی هێزەکانی سووریای دموکراتیک لە بەرەنگاربوونەوەی داعشە بۆ ئەم پرسە ببینین ئەمە یەکیە دووهەمی ئەوەیە کە لە ناوخۆی تورکیا چه گۆڕانکاریەکە بینین دەوڵەتی تورکیا بە تایبەت ڕەجەب ئەردۆغان زۆر هەوڵیدا پێش ئەم هەڵبژاردنانە هەرمیانەی کە بڕیارە سیویەکی مانگ بەڕێوە بچێت هێرشێکی تەنانەت کورتیچ هێرشێکی مەودانزیکیش بکاتە سەر ئەو پێگانەی یەپەگە یا هێزەکانی سووریا دموکراتیک یا ئەنجومەنی سەربازی من بچ بەڵام نەیتوانی هۆکارەکەی چی بوو کارەکەی ئەوە بوو کە هەڵسوکەوتی زلهێزەکان هەڵسوکەوتی ئەو فاکتەرانەی کە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە ناوچەکە بەتایبەت هەرێمی باکووری سووریا و پشتگیری هێزەکانی سووریای دموکراتیک هەڵسوکەوتێکی نەرێنی بوو و دیارە ئامانجێکی استراتیژ لە پشتەوەی ئەو هەڵسوکەوتە بەرامبەر بە هاوپەیمانێکیان هەیە ئەگەر بیسەنگێنین لەگەڵ ئەو ڕووداوانێکە لە عافرین ڕوویدا زۆر بە ئاشکرا دیارە لە عافرین هەمویان هاوتەریب بوون لەگەڵ تورکیا ینی کێشەیان نەبوو لەگەڵەوەی کە هێرش بکرێت چۆن حوزەی نفوزی ئەوان نەبوو و ناوچانە نەبوو کە لەژێر کاریگەری ئەوانە بوو بەڵام ئێستا ئەو ناوچانەکە لەژێر کاریگەری ئەواندان ناوچەیەکێکە لە ڕووی استراتیژیە و بوو مانەوەی هێزەکانیان لە ناوچەیەکی زۆر گرنگ وەکو سووریا کە دراوسێ ئیسرائیلە کە دراوسێ ئوردونە و دراوسێ عێراق و گرێدراوی چەندین ناوچەی هەستیارە بۆ ئاسانی نابێت زۆر چاکە کاک عەمار هەر ئایستە ببوورە بۆ کاک ساڵح کاک عەمار دەڵێت کە ئەوەی کە ڕوویدا هێرشی تورکیا بۆ سەر ئەفرین و داگیرکردنی خاکی وڵاتێکی ترکەواتە خاکی سووریایە بەشی کوردستانی خاکی سووریایە ئەوە بۆ ئەوە بووە کە جۆری هاوتەری بنەوە هێزەکانە بۆ کەس نیگەرانی و تورکی توانێتی و کارە بکە بەڵام و ئێستا ئەو نیگەرانیە کەمتر بۆ لە شوێنەکانی تری ڕۆژئاوا بەهۆی ئەوە کە بە نسبەتی ئیسرائیل پاراستنی ئەمنی ئاسایشی ئیسرائیل و ئەو هاوپەیمانێک کە لەنێوان کووردا هەیە بەڵام چه مەرجێک چه ئەرخاینیەکەیە کە تورکیا نەتوانێت رووسیا و تورکیا جۆرە ڕێ بکەون کە ئێمە ئەتوانین ڕێگە لە هێزەکانی ئێران بگین و ئەشتوانن توانای ئەوەشیان هەیە لە ڕووی سەربازیەوە و مەترسی ئێران و دەسەڵاتی سووریە بۆ سەر ئیسرائیل کۆنترۆڵ دەکەین و ئەم ناوچەی خۆمان کۆنترۆڵ دەکەین هێزی کوردیمان بۆ چی کە داعش نەماوە چه مەرجێکی ئەو شتە ڕوو نەدات شخوا ئەرگومنتا تورکی دوێ دەربارەیدا یعنی تورکیە gelek daxwazkirin ku her wekû tiştê ku li Efrînê bûî derbasbûna wan bo Efrînê li aliyê rojhilatê çemê Ferhat jî bike lê tiştê ku diyar yanî Efrîn her wekû em dizanin ku Efrîn dibin
وقت به سردستی روسان دا بو بهتری کویان امریکیه بن امریکی وان کنترل و درین نبو یعنی جبری دا دست به کاشر سوری دا امریکی نلوی هرمی بن امریکی لالی روجرات چمی فرید بون بهتر لالی کنها هیز سوریه دموکراتیان ام بیژن ریوبری خسر بهتر کنترل دیگه امریکی لوی دری بون ارگومنت ترکیه او دیویژن ام دکارن گروپین تروریست جوی دری جناف ببن ام دکارن و هرمی کنترل بکن ام پیوستی و به کردان نین الودری بکن و ترکیه تندد في درباره ده و قال لك جفان الكردان خاك و اپراسیون لشکری بک برای اپراسیون لشکری العالی بابه و ام بيجن هرما باکوری حلب برای بره برن دورو برای من بجه و جرابلو سه هبونا وانا لشکری هيا يعني اوانا برای في جفه دخون لدي درباره ام بیشن سردستی و ام بیشن در باسبونا ایران بوی هرمی دوی دری دا ترکیه هناك حساب تایبت دن هنا تركيا وحسابي يعني هن ندو اجندا تركيا دايك وباواكي راس روي بروي ايران هبه يعني او تركيا دزانه اگر اواكي لشكري روبروي ايران ببا و روشا خرابتر ببا اگر روبروي كردان ببا جبروي از قارن فيجن بهتر جاليه تركيا اود دبه دو بشان يعني جبروي او امريكان قالك لهفدناكن يعني او دكارج بو نهيشتنا كردان در باس ببا لجبو نهيشتنا ايران تركيا حسابه دكه جبروي امريكا جي ناخوازه یکسر بیجه ترکا را بیجه فرمو وی هریمه بکن جبر کو اگر ترکیه در باس بو باشه آرمانجا یک آرمانجا سرکه این امریکا کو ببیشن سردستی ایران الودری کیم بکه او آرمانش پیک نایج عالی امریکا دا بکیمانی باواکی راست لهما اگر امریکی هبن اگر هوال بندین وان هبن رنگ امریکی کاربن و که بهتر کو با آلیکاریا ترکیه بکن بی ترکیه بکنی دوی داره دا جی دیسا روسانه روس جی پیواندی آمان بر رژیمه هیا رژیم جی گریدایی به ایران دا یعنی هنه کی روشه که تفله و تا آسته که ترکیه اکثر نکاره ببیجه اره از درباسی و هریمه بیم و هریمه رادستی من بکه از اشترا ريال ايران يجي قدكم تركيا حتى ها اف ارغومنت ها نكريه ليش بو كردان جبونا هيشتنا كردان تركيا باوكي روجانا دبيجا و هر وكو ما مستعمر جي قوتي يعني تشتي كل عفرين بوجي برشاون واي كاك عمار تشن او اجرها يك لهلو مرجيكي اوادا بابلين روسيا لەک بەهۆی ئەوەی کە ترامپی زۆر حەز ناکات و تویت هێزەکانی دەکشێنێتەوە و ئەگەر ئێوە شەیە کە ئەم کارە بکە بە پێی ئەو بەرژەوەندیانە کە لە سیاسی ناوخۆی هەیەی ئەو نیگەرانیە کە لە ناوخۆدا هەیەی چەند ئەگەر ئێوە هەیە کە ئەو 200 هێزش کە لەوێ هەن و دیارە ژمارەژیان گرنگ نییە هێزێک بێ یا 10,000 هێز بن بوونی ئەوە هێرشکردنی سەر ئەو ناوچەی ینی هێز بۆ سەر ئەمریکا چەند ئەگەر ئەو هێزانە بکشێنێتەوە و جۆرێک رووسیا ڕێبکەوێ لەگەڵ تورکیا و ئێراندا و هەروەها دەسەڵاتی ناوەندی لە دەمەشقدا بۆ با بڵێن سندنەوەی ئەو دەسەڵاتە کە ئێستا کورد هەیەی بۆ لە ناوبردنی ئەو ستاتۆ کە ئێستا دروست بووە لە ڕاستیدا ئەگەرەکە ئەگەرێکی دیاری کراوە ئەگەرێکە کە لە بەرچاو ئەکرێت هۆکارەکەیکی زۆر ڕوونا هۆکارەکەی ئەوەیە کە دەسەڵاتی هەرێمەکانی باکووری سووریا دەسەڵاتێکی ئۆتۆنۆمی دفاکتۆوە کە دانپێناندانی نێودوڵەتی لەگەڵدانیا بوونی هێزی ئەمریکا لەو ناوچەیە هیچ گەرنتیەکی نییە گەرنتیەکی نێودوڵەتی گەرنتیەکی یاساییە هەتا پەیمانێکی زۆر قرس و قایم لە نێوان هێزە کوردیەکان و عەرەبەکان هاوبەشەکان لەگەڵ ئەمریکا نییە لانیکە من ئاگاداری نیم شتێکی بەو بەرچاوڕوونیە نییە و ئەمە خۆی لە خۆیدا ئەتوانێت بێتە هۆکارێکە لە ئانوساتێکدا لە گۆڕانی بەرژەوەندیەکانە جێگۆڕکێ بکرێ بە هێزەکان و خودی دۆخی ئەو ناوچەیە بکەوێتە مەترسیەوە بەڵام ئەگەر بچینەوە سەر تورکیا و بوونی ئەو هەرێمەکە ئەو وەکو خۆی ناوی لێکە کوریدۆری تیرۆر تورکیا دوای خستنە خوارەوەی فڕۆکە رووسیەکە و کەوتنە ژێر گوشاری رووسیاوە لە بەتایبەت لە ناوچەکانی ئیدلب و زۆر ناوچەیترە معادلەکە زۆر سادەوە بووە بووی یعنی بەو شێوازە سادەکراوەتەوە کە تورکیا ئەزانێت کە لە داهاتوویەکی نزیک یا داهاتوویەکی مامناوەندە رووسیا و سوپای ئەسەد ناوچەکانی ئیدلب و ئەو ناوچانەیە کە لەژێر کاریگەری ئەوان کۆنترۆڵیان نەکاتەوە معادلەکە بۆ ئەوان وایە کە کەواتە ئەم شتە ڕوو ئەدات ئەی بۆ ئەبێ کورد
و هاوکات ئەو کوردەی کە بەشێک لەو ئایدۆلۆژیایە بەشێک لەو فکر سیاسیە کە هەیەی و خەریکە پەیڕەویەکات هەمان پەیڕە و پرۆگرامەکە لە باکووری کوردستان ناکرێت بۆ ئەبێ دەسەڵاتێکیان بێ لەوێت و بێتە مەترسی بۆ هەبوونی ئێمە بەو هێرشە ئەوێت ئەو ناوچانە بگرێەوە دواتر تەبعاً ڕادەسی دەسەڵاتی ناوەندی بکاتەوە وەک چۆن ئێمە بینیمان لە باشووری ئیدلب لە حەڵەب بینیمان لە قوتەی شەرقی بینیمان و زۆر ناوچەی ترا بینیمان کە تورکیا زۆر بە ئاسانی و ناوچانەی تەسلیم کردەوە و هیچ کاریگەریی نەما لەو ناوچانە بەڵام ئەگەر بینەوە سەر کێشەیەکی تر ئەوەیە کە دەسەڵاتی کوردی چۆن دەسەڵاتی کوردی بەبەستم هەرێمەکانی باکووری سووریایە چۆن بەرەنگاری ئەم دۆخا بێتەوە چۆن نەتوانێت ئەو هاوسەنگیە بپارێزێت ئەمە خۆی لە خۆیدا ئاڵۆسترین پرسێکە کە دوای نەمانی فیزیکی داعش وەکو هەرێم ڕووی داوەوە ئەمە بە بڕوای من تەنانەت دەتوانێت لە کێشەی شەڕی فیزیکی لەگەڵ داعشیش زۆر سەختتر و ئاستەمتر بێ لەبەرەوەی کە ئێمە لەگەڵ کێشەیەکی زۆر پیچیدە و زۆر ئاڵۆزا ڕوبڕوین زۆر فاکتەری دەرەکی کاریگەریان هەیە لەسەر تەنانەت لەسەر ناوچەیەکی بچووک لەسەر عەفرین لەسەر ئەو ناوچانەی کە لەژێر کاریگەری تورکیان بەتایبەت لە ڕۆژاوای ڕۆژهەڵاتی ڕووباری فرات ئەمە خۆی لە خۆیدا پرسە گرنگەکەیە و ئەبێ بزانین چۆن بەرەنگاری سیاسەتی دەرەوە بێتەوە چۆن هاوسەنگیەکە پارێزێت و چۆن سیاسەتی ناوخۆ بەرەوە ئاڕاستەیە بات ئەمانە باسی لێو بکرێت زۆر چاکە کاک ساڵ لە پەیوەندی لەگەڵ هەر ئەو بەشە کۆتایی قسەکانی کاک عەماردا چەند ئەگەر ئێوە هەیە لەم هەلومەرجەدا کە هیچ لایەنێک ئەرخاینێکی تەواو بە کورد نادا بە هێزە کوردی دەسەڵاتی کوردی لە ڕۆژئاوادا هێزی کوردی بتوانێت لەگەڵ دەمشق و لەگەڵ دەسەڵاتی ناوەندی سووریادا ڕێبکەوێت بۆ شێوازێ پاراستنی دەستکەوتەکانی یعنی جۆرە ڕێکەوتنێ بێ کە ئیتر با بڵێن بیانوو بسێنرێتەوە لە ئێران و لە تورکیا و تان لە رووسیا و ئەمریکاش پێی ڕازی بێت کێکی شاد براستی ینی ڕەوشە کوردن سووریە ینی دەستێت ڕێڤەبەریە خۆسەر ڕەوشەکە سیاسیە نەباشدانە ینی ئەو جەموان گەلک بژار نینن ینی گەلک ڕێ ڤەکیری پێشوانینن لە پێشوان ئەگەر بە ڕژیمێ کار بکەن و گفتوگۆیە بکەن وێ دەمێ ئەمریکا ڕازی نابێ ئەمریکا بەرێژوانڕ گوتبوو ئەم ناخوازن هەر بەعالیە ڕژیمێدا بکەن ئەف ڕژیما کۆ دوان ساڵێ دوور و درێژدا 9 میلیۆنە کەس کوشت نیوێ خەلکی سووریە دەربەدەر کرد ینی ڕژیمێکی وها ناخوازن کورد پێرە دانوستاندنا بکەن دوێ دەربارەیدا کورد ئەگەر برژیمێرە کار بکەن وێ دەمێ دەبێ دەست ئەمریکا بەردن ئەوەکی ینی پکێمانی باوەیە وێ تەوری هەنێکی تێ خوێندن ئەگەر بە ئەمریکا ڕە بمینن دەبێ دەست ڕێژیمێ بەردن آنها دناوێنەواندا چ قاس ئەو بۆشاهیە هەن هەیە یانجی ئەو مەجاڵە هەن هەیە کۆ ڕوس کارە بن بلیزن کۆ تر کارە بن بلیزن وێ دەمێ وێ ئاستا ئەم ببێژن فایدە یانجی زیانە کو بگە کوردان و دوێ بۆشاهی ئاهاندا دیار دەبێ ینی ڕۆژە ئیرۆ تشتێ دیارە ئەمریکی ناخوازن کورد بە ڕژیمێرە دانوستاندنان بکەن کورد دخوازن ڕەوشەکەوانە تایبەت هەبێ کی دەدا وان بۆ وان نەخەمە ئەگەر سبا تورکی ببێژە وەرن جەمە سبا وێ ڕێڤەبەریە خۆسەر ڕابە و هەرێ ئەنقەری کۆمبونێ ترکارە بکەن ئەگەر ستاتویەوان لە باکووری سووریە بێ پاراستن روس کووا بەهەکوونە بە عالیە رووساندا بچن ینی ئەو پراگماتیە وهان لە جەموان هەیە و کارە بن بە هەرێکی لە دانوستاندنێ بکەن ji بۆ ڕەوشە خوا بپارێزن ینی ji بۆ هەبوونە خوا لەوەی هەرێمێ بپارێزن دیساژی کەکێ شاهد پرس divê dirê tim vedigerê di navbêna van her du hêzên serekeyên ku şerê Sûriyê bi rêve dibin Amerîka û Rûsya aya ewana wê li ku bigên hev wê kengî Kurd baca wan rêkeftinên wan bidin eceb ew rêkeftinên wan wê xizmeta Kurdên Sûriyê da bin lê wê Kurdên Sûriyê ji nav bibin tiştê diyar e Rûs naxwaze tiştek ji bo Kurdan hebe ji ber ew dixwaze piştgiriya rejima Esed bike û wekê kekê Emar jî gotî hêzên rejima Esed careke din kontrola hemû navçeyên Sûriye bike Rusya heta dawiyê diçe
ئەم دەزان دەستپێک کاشەرێ سووری دەژی هەر رووس لە پشت سووری لە یاری رووس قەت ناگهێ وێ قۆناغەهان وێ خاڵەهان کو دەست ژێ ڕێژیمێ بەردە و پشتگیریە کوردên سووریە بکە بێژە دەوێ هون مافێک کوردی سووریە پێدن لەسەر ئاستا سیاسی مخابن کوردên سووریە ڕێڤەبەریە خۆسەر ئەس بەحسەوان دەکەم وانە هین تستاتویەکە تایبەت نینە لەسەر ئاستا ناونەتەوی و جڤاکە ناونەتێژوی هین بە وێ ئاستا سیاسی پێناسینێ بۆوان ناکە هێوی ئەوان تەنێن ها مایەک و ئەمریکا وێ هەرێمێ ببینن حتا کۆ ئەوانە د پرۆسەیە سیاسیدا بێنە بەشدارکردن ji ber ku anha ئەمریکا jî derkeve û berê jî civaka navnetewî bêje Tirkiye jî di serî hemiyan de ye yanî wek hêzeke herîmî bi çi hiç şêweyî qebûl nakin napejirîn ku Kurdên Sûriyê statûyekî taybet hebin nebe statûyekî taybet hebin ku beşdarî proseya siyasiya duwa roja siba roja Sûriyê bibin eger hêviya wan tenê ha Amerîkayê eger ew Amerîka bimînin û bikêmanî heta ku ew beşdar dibin di proseya siyasî de wê demê wê Kurd henekî di rewşeke saxlam dabane eger na حتى ها ندياره اشتك مجاهي هي دروشة سياسية ام ببيجن سباروجا كردين سوري ده كاك عمار برسالة تري ردا اوي شويه ك ديما لكاتك هرشكان لسر روج اوال لاي تركيا ولا چنمان رابردو زوربو فرنسا هلويستيگر بشيوازيك ايمانويل ماكرون هلويستيگر چند جيگلم چن لا نسركيا وات روسيا تركيا امريكا ورنگ ايران وبشارج لا بلاي دواتر ده چەند ئوروپا دەتوانێت لێردا ڕۆڵ بگێڕێ بە پێیەوە کە ماکرۆنیش هەڵێکە شکستەنانی داعش لەواقع پاراستنی ئاسایشی ئێمەیە کامیش کوردویەتی بەگشتی بە هێرشی ئاسمانی داعش تێک نەدەشکا چەند ئەگەریەوە هەیە کە ئاڵمان و فەڕەنسەکێتی ئوروپا لەم لێرەدا ڕۆڵێک بگێڕن چاوەڕوان نەکراوە بۆ فەڕەنسا کە دەتوانێت یعنی هێزیشی هەیە لە ناوچەکەەوە تا ئێستش بووە و هەڵوێستیان زارەکی نواندووە سەبارەت بە کێشەکان کە لە ڕۆژاوای کوردستان یا هەرێمی باکووری سووریا ئەو کێشانێکە بەرەنگاربوونەوەی داعش لەلایەکەوە بەرەنگاربوونەوەی تورکیا لەلایەکەوە جۆرێک لە مامەڵە و دیپلۆماسی لەگەڵ هێزەکانی دەوڵەتی ناوەندی ئەمە کێشەیەک نییە لە لایەن فەڕەنساوە بەڵام ئێمە لە بریتانیاوە بەتایبەت لە ئەڵمانیا کێشەیەکی زۆر گەورە هەیە لەبەرەوەی کە لێرە ئێمە ڕوبەڕووبوونەوەی بەرژەوەندیمان هەیە لە ئاستێکی زۆر گەورەدا بۆ من ئاماژە بە خاڵێکی بچووکەکەم هەر دوای کۆتایهێنان بە خلافەتی داعش ڕوویداوە ئاماژەیەکی زۆر گرینگە بەوەی کە ڕۆڵی ئاڵمان چییە لەو ناوچەیە ئاڵمان تەنانەت لەو ماوەیە کە کۆمەڵێک چەکداری داعشی بە ڕەشەڵک ئاڵمانی دەستگیر کراون ئامادە نیە تەنانەت دانووسان بکە حتا هێزە استخباراتیەکانیی ئامادە نین دانووسان بکەن لەگەڵ هێزەکانی سووریای دموکراتیک یا لەگەڵ ئەو بەڕێوەبەری خۆسەر لە ڕۆژاوای کوردستان لەلایەکی ترەوە ئەگەر چاو لێ بکەن شتێکی زۆر کۆمیک هاوکات تراژیک ڕوویداوە لەسەر زاری وەزارەتی دەرەوەی ئاڵمان وەزیری دەرەوەی ئاڵمان لە پەیامێکە بۆ کۆتایی هاتن بە شەڕی داعش وەکو جۆرێک پەیامەکەی داوە نەباسی کوردی کردووە نەباسی تەنانەت هێزەکانی سووریای دموکراتیکی کردووە کە نزیکەی 10 بۆ 11,000 قوربانیان داوە لە پێناوی لە ناوبردننی داعش باسی ئەوەی کردووە کە ئێمە چۆن وەکو ئاڵمان توانیمان بە هاوکاری هاوپەیمانەکانمان کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و تورکیە مەبەسیەتی کۆتایی بە داعش بینین ئەمە خۆی لە خۆیدا ئاماژەیەکی خراپە ئاماژە خراپەکە بەو مانایە لە ڕووی دیپلۆماسی لە ڕووی ئەوەی کە هیچ بەرچاوڕوونیەک هیچ ئاماژەیەکی دڵخۆشکەر نابینرێت لە برلینەوە بۆ ئەوەی کە ئەگەر هاتوو لە داهاتووە شتێک ڕوویدا بتوانێت دەسەڵاتی ئاڵمان پشتگیری ئەو هەرێمە بکات کە هەیە تەنانەت لە ئێمە لە بریتانیاش ڕوبڕووی کێشێکی واهین هەرچەندە کە هێزیان هەیە هێزێکی سنوورداریان هەیە لە هەرێمەکانی ڕۆژهەڵاتی فرات بەڵام لە ڕووی سیاسەتی دەرەوە لە ڕووی سیاسەتی ئەمری واقعەوە کە لە لەندەنەوە پەیڕاوکرێ ئەو سیاسەتە سیاسەتێکە کە گرێدراوێکی ڕاستەقینەی بەرژەوەندیەکانی خۆیانە وەک چۆن بینیمان لە کاتی شەڕیان و عێراقا چۆن بۆ مەسەلەی حەڵەبچە و بۆ مەسەلەی ئەنفال کردیاندا یعنی دەسەڵاتێکی پراگماتیستی
ئابووری مەحوەرە ینی یانەوێت بۆ دوای برگزیت بە جۆرێک لە جۆرەکان ئەو ئابووریانە بهێڵنەوە نەتوانن ئەو قورسایی خۆیانە بێڵنەوە زۆر ئەمە خۆی قورسا کێشەیە. باڵێ بگەمە کاتمان کەمە ئەگەر بکتێک کورتتر کاک ساڵح هەندێک لە لێکۆڵان داوایان کردی بوو دوای ئەم سەرکەوتنە مێژوویە بۆ گەلی کورد و هێزە کوردەکان لە ڕۆژئاوادا ئیستا کاتیەوە هاتووە کە کوردەکان لێک نزیکتر بنەوە و دوا ڕۆژ لەبیر بکەن هەرچێک کێشە و ناکۆکی و تەنانەت لێکدانیان بووە ئەو هاودەنگیان ڕەنگە یارمەتی بدا بەوە کە وەک چۆن هەرێمی کوردستان هەیە هەرێمکی کوردستانی لە سووریا دژواری کەمتر هەبێ ئەگەر بە فەرمی بناسرێ یا هەنگاوی باشی بۆ هەڵبگیرێ پێ دوای ئێستا دەسەڵاتدارانی کورد ڕێبەرانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئەو ئامادەیان هەیە بۆ با بڵێن پێکۆ دانیشتێکی ئاوا. Ez naxwazim nêrîneke reşbîn bidim keke şahid lê tiştê ku diyaran ha yanî Kurd negîştine wê asta ku karibin yekdeng bin yanî lê ser asta navnetewî bibêjin em Kurd yek pêkatan her çendî ku ev welatana bi wî çavî jî lê direr yanî gelek welat بحثا دما بحثا كردان دبي پشتگیری وان دبي قط سری وان دجی سروکی امریکا دونالد ترامپ بحثا کردان دکه قط نابجه اف کرد سوریه کرد عراق کرد ایران کرد ترکیه او دبیجه کرد وها کردان وها کریه یعنی درفه ولاتین درفه لکردان وکو یک پیک هات تماشا دکن ل مخابن کرد بخوان نبوی چاویر هفدنن اوجی از ناخوازن ببیجم یعنی شاشیه که کردانه دوی ام خوشک روشا جیوسیاسیه هرم بخوینن یا کرد لینه که ام تی بگن که انجام هر وای یعنی انجام جوها رنگ باشتر ببه لدروی خوی هری باشتا در ناکه وهوله جبر ام زانن برجواندین وان ولاتانه همی لترسی هبونا دولتک کردیه و هبونا یک کردنا یک دست و یک نرینن جبر ویجی یعنی برنگ کی جرنگان افهنه کی یعنی ارکک زحمت کو پیک وره لتنج بو وی قوناغان ها کرد سوری دکارن نزکی هفته بن کرد سوری با واکی تایبت دکارن نزکی هفته بن جبو او گرجین هان کو ولاتین هریمی به تایبتی ترکیه در دخاهوله یعنی وکو نمونه انجمن اجتماعی کردی انا کسی کو پیوندی وان برنگی کی برنگان به ترکیه را هنه یعنی ترکیه وان بچافی کی تند لوان تماشا نکه وکو کل ریوبری خسر تماشا دکه اگر ریوبری خسر وان نزیک بونه که چکن لاف کم ببن برنگی کی کو ترکیه راضی بکن ببیجن اف هزی دجی هاتن و هرمی او هرم آرام کو ترکیه بحثا ویدی که یعنی چه استاتویه که دمین پیشتا درکه و هوله وانه و بکه رنگ اف سودی که یعنی نه یکیتیک ریکیتی ناوینا کردان دا از باور ناکم دادم که نیزیک دا چه به لریکفتنه که بد ناوینا وان دا کو کاربن افتشتن دجوارین کد و قناغ دادن ها دبن روبروی وان ببن لدیساجی جاره کدن افجی نچاره سریه جبر کو افجی راستی نرازی بونو و رد کردن روسان و رژیم سوری جدبه یعنی او بقدر کردن سوری دیار وای هر دناوینا عالی ناکوکین عالی سیاسی دا بێپار بمینن زۆر سپاس بەداخەو پرسیان ماوە بەڵام کاتمان کەمە زۆر سپاس لە هەردوومانی بەڕێزمان ساڵح دەمیجار هاوکامان لێرە و کاک عەماری گوڵی ڕۆژنامەوان لە ناوەندی نۆچە و شرۆڤەی ڕۆژ و هەروەهایەوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.